ناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێزان ئەمەی دەیبینن ئەمە دوێنێ لە شاری هەولێر لە جێگایەکی ڤێلایەکی گەورە دەستی بەسەراگیرە لەلایەن کوالیتی کۆنتڕۆڵی دەرمان لە هەولێر کە دەستخۆشییان لێ یەکەم. ئەمە طبعاً بە ناوی چارەسەری سەرەتانیەوە ئەفرۆشرێ بە خەڵک، ئاڵایەکی ئەمریکی لەسەرە، گوایە ئەمە ئەمریکیە بەڵام کوالیتی کۆنتڕۆڵەڵێ هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە و کەس نازانێ ئەمە هی کوێیە و لەکوێوە دروستکراوە، بە قاچاقهێنراوەتە هەرێمی کوردستان. $2 پێدراوە، ئەدرێ بە $1000 واتە 2500 دیناری پێدراوە، ئەدرێ بە $1,200,000 دینار. خەڵک بە مەمنونی بۆ یەگەڕێ و پێی ئەفرۆشرێ بە شێوەیەکی نهێنی. ئەمە کارەساتەکەی لەوایە کە بەڕێزان لە کوالیتی کۆنتڕۆڵ کاتێک کە پشکنینیان بۆ کردووە ئاماژە بەواکەن کە ئەم مادەیەی ناوی بریتیە لە چی؟ بریتیە لە حەپی سکچوونی هاڕاو. ئەمە چ کارەساتێکە لەم هەرێمی کوردستانە ڕۆدا حکوومەتی هەرێم وەزارەتی تەندروستی. ئەمە ئەوانەی بواری پزیشکی ئاماژەی پێیەکەن هەر کەسەی خوارد، چونکە حەپی هاڕاوی سکچوونە تووشی سکچوونی زۆرێکا و $1000 پێدا بە ناوی چارەسەری سەرەتان. دیارە و کەسەی کە ئەم تاوانە گەوراکە، ئەمە تاوانی دژ بە مرۆڤایەتیە بەرامبەر بە خەڵکی کوردستانەی کە بۆیە دەبێت تونترین سزا وەرگرێ و دەستگیریش بکرێ. هەرچەندە تاو کاتەی من زانیاریم هەبووە شوێن و مەوادەکە دەستی بەسەرا گیراوە. ومێدەکەم ئەوەشی کە لە پشتی ئەم کارەوەی بەمەی ئەنجام داوە دەستگیر کرابێەوە تونترین سزا بدرێ. ئەمە لە نەخۆشخانەکانی شێرپەنجە ژمارەی ئەم کەسایە کە گوایە ئەم چارەسەرەی لایە و زۆر تایبەتە و خەڵکە بێواستە بکە و دەستی بکەوێ. ئەمانە دەیسەلمێنن هەرێمی کوردستان چ تاوانێکی بە ناوی چارەسەر و دەرمان و هێنانی کاڵای تەزویر و بەسەرچوو مەترسیدار بە ناوی چارەسەرەوە تیاگوزەرێ. و من بە شوێنەم دۆسیا ڕۆم نەکەمە هەموو دۆسیانەی دەرمان و تەزویر و فێڵکردن لە هاوڵاتیان کەشتی زۆر مەترسیدارتر هەیە.